ئەمە قەیچێکە مامۆستا با بپرسێ یعنی مامۆستایەکی سەرکەوتوو کە سەیری ئەم بەرنامەیەمان دەکا قەیچێکە مامۆستا تۆ پۆلی بۆ نمونە چەند هەشت ئەڵێیتەوە قەیچێکە سی پرسیاری بۆ حاضر بکە بڵێ مامۆستا ئەم سی پرسی تەرە بە جوانەکان ئەم سی پرسیارە گرنگە وەڵامەکانیان بۆ نەزەبت کرد ئێمە بەداخەوە جگە لە بەکەلوەری مامۆستا ئەم هیلاکیە نابینێت یعنی بابەت زمانێکی تری بڵم بۆی مامۆستاکان لێمان تێبگەن مەسەن من بۆ نەپۆلی حوتم لەلایە بڵێم برا بە ڕێزەکانم کچە جوانەکانم ئێوە ئینگلیزی لای من ناڵێن بڵێ ئەم سی چل پرسیارەتان بۆ کورتەکەمەوە لە دوو وەرەقەیە بۆ خۆتان لە ماڵە وەڵامی ئەمانە حاضرکەن بە زۆری ئەمانەیەرمەوە ئێتەلەبەگە سی چل پرسیاری لە لابێ و خۆی وەڵامەکەی بە دڵنیایەوە توانێت باشتری زەبت کات چاکتری زەبت کا و کەمتر لە بیرێچێتەوە کاتەوەش خاڵێکی گرنگ و خاڵێکی ترکە گرنگە چی بکەین بۆی بۆ تاقیکردنەوە باش و چاک و مەزبوطین ئەویش ئەوەی کە خۆمان بناسین و ئاستی خۆشمان بناسین من کابرایەکەم لە ئینگلیزی خراپم کاتە چم کەلیمە مەعنا زۆر لەبەرەکەم من برادری من نەفەرێکم بۆ نمونە مەسەلەن عەربی خراپم بەس برادێکم لە عەربی باشە کاتە پێی ئەڵێم وەرە بە عەربی بە قوت و بەهێزم بکە کاتە ئەگەر تۆ حەق حسابی خۆت بزانی زەرر و قاجاندی خۆت بزانی بە دڵنیاییەوە دەتوانین سەرکەوتوو بین خاڵی یەکەم کە گرنگ و موهیمە ئەویش ئەوەیە کە زۆر بەداخەوە ئێمە تەجروبە لە هەڵەکانی خۆمان وەرناگرین وایە نە یعنی تۆ ئێوە کە لەم مەجلیسا دانیشتن کەمە زۆر گرنگە مامۆستاکان ئەم قوتابیان هەموو ئەوڵی ساڵە و فێریان کە بڵێ کوڕە جوانەکەم یاڵە دەی وەرەقەیەک دەربکە پار بۆ دەرەجەی باشت نێنە بۆ کەوتیتە دەوری دووەم یعنی مەسەن ئێستا بەرادەرێک سەیری بەرنامەکەمانەکە پارەکە بوو بە 2 ساڵە لە پۆلی 12 ئێ باشە کوردەواری و گەرمیانی ئەڵێ قوڕم ساق ئێ بوو خوایە خۆت لە من باشتر زانی بۆ دەرەجەت نێنە دەبنووسە 1 2 3 4 5 6 7 هۆکاری دەرەجە نێنانم بنووسە کاتە خاڵ یەکەم زۆر گرنگ و موهیمە فێرخواز جا ئەگەر خۆت نایزانی با منت فێرت کەم بەس ئەگەر خۆت زانیت زۆر باش کاتەوە خاڵی یەکەم زۆر گرنگ و موهیمە کە بەداخەوە زۆر جار بۆمان دەرەکەوێت کە ئێمە قوتابیەکان چاک و خراپی خۆی نازانێ و هەڵەکانی پێشوو خۆی نازانێ خاڵی دووەم ئەو شتانی کە هۆکارە بۆ خراپبوومان لە تاقیکردنەوە دەبێت لە داهاتووە چاکی بکەین وەکو چی برادەر هۆکار بوو بۆ دەرەجە نهێنانت دەیتر لەمە دوا برادەری خراپ مەگرە مۆبایل هۆکار بوو بۆ دەرەجە نهێنانە دەزەحمەت نەبێت لە دوای امتحان ئەوەی تر مۆبایل بەکارمێنە چاتین قوڕی کرد بەسەر جەنابتان نەتوانی لە زانکۆ پەیمانگا دەرەجە بێنی کاتە چاتین و گروپ چات و نامۆ نامەکاری مەکرد تۆپێن و بەرشەلۆنە و ڕیال مەدرید قوڕی کرد بەسەر وان بەسەرن بابەتەکەی تۆیە ئەوە نیە لە دوکتۆر بەخوا قوڕی کرد بەسەرمە دەی زەحمەت نەبێت لە خۆت بپرسە بەرشەلۆنە و ڕیال مەدرید سوودی هەبوو بۆ تۆ نەخێر ڕۆناڵدینۆ تەلەفۆنی بۆ کردی بڵێ هەلا و زۆر سپاس دەکەم تۆ سەیری یاریەکەی منت کرد نەخێر قەت ئەتلانتیکۆ تەلەفۆنی کرد بۆ جەنابەت بڵێ وەڵام من سپاس دەکەم 2 ساعتت لە من بۆ مندانە نەخێر کاتە خاڵی دووەم زۆر گرنگ و موهیمە ئێمە یەکەم شادوتمان هەڵەکانی خۆمان بزین خاڵی دووەم دەبێ هەڵەکان ڕاستکەینەوە دەبێ هەڵەکان ڕاستکەن کە مامۆستای بەڕێز ئەتوانی ئەمەمان بۆ بکات مامۆستا بەڕێزەکان ئەویش چییە وەرەقەیەک بە قوتابیەکانت دەربکە جوان و پختە بڵێ تا بەیانی لەم پارچە وەرەقەیە بۆم بنووسن ناوی خۆشت بنووسە زەحمە نەبێت چی شتێک هۆکار بوو بۆ دەرەجە نهێنانە دووەمین جار لە تەنیشتی و بنووسە چۆن چارەسەری کەم کاتەوەش خاڵێکی زۆر گرنگ و موهیمە خاڵی سێم هەمیشە لە ناو تاقیکردنەوەیە هەندێک شت دێتە ڕێگامان ئەشێ لە ساڵانی داهاتووشا بێتە ڕێگامان نابێت دووبارە و سێبارەی کەینەوە بۆ نمونە فێرخواز دەڵێت دکتۆر گەورەترین کێشەی من ئەوەیە متمانم بە خۆم نییە لە کاتی تاقیکردنەوە وەڵامە گۆڕم ئەڵێ پێشەوەی بێمە دەرەوە ئەی گۆڕم بیەکەمە سی ئەەکەمە دی ئەەکەمە ئەی دێمە دەرەوە سەرەکەم هەموویم خراپ کردەوە دەی کەواتە مادام ئەم جۆرە هەڵاکەی تۆ وەرە چی بکە یەکەم ئەم هەڵەیە دووبارە مەکەرەوە دووەم هەوڵ بدە متمانە بە خوب بوون لە خۆ تا دروستکە سێم هەوڵ بدە لەمە و دوا ئیجباری خۆت بکە لە ڕێوە و لە جێوە چاک بیری لێ بکەرەوە بزانە وەڵامەکە چییە بە جۆری ئەو وەڵامەکە جوان و پختە و مەزبوط بنووسە بەس خۆ ناکرێت تۆ یەکسەری بۆ نمونە مەسەلەن هەموو جارێ وەڵام بگۆڕی تەلەبە هەیە هاتوۆتە دەرەوە لە بەکەلۆری ئەڵێ دکتۆر بای 18 دەرەجە 20 دەرەجە بەس وەڵامم گۆڕیوە سەیرێکم بۆ نە وەڵامەکەم کردووە وەڵامەکەوتم وەڵام لە خۆم عەقڵم نەیگرتووە لە خۆمەوە سیم کردوتە بیم کردوتە ئەی کاتێ دێمە دەرەوەسەرەکەم هەمووی وەڵامەکەم بکان جاوە زۆر خەفەتێکی ناخۆش و ئیزعاجە کاتەوەش خاڵێکی ترکە زۆر گرنگ و موهیمەکە بەداخەوە قوتابی بەڕێز لە ناو تاقیکردنەوە هەندێ هەڵە و کەم و کورتی هەیە باشی ناکات چاکی ناکات خاڵی چوارەم تاقیکردنەوە یعنی سەبر کە بەداخەوە سەبر و ئارامیتان نییە دایک و باوکی بەڕێز قوتابیە بەڕێزەکان فێرخوازە بەڕێزەکان ئەوانەی کە سەیرمانەکەن مامۆستایان بابە من تەلەبەی زانکۆم هێڵی پشکۆی ئاگر لە ژێر قاچیاتی